ڕێز و سڵاوەیەوە بینەران و گەگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ ڕۆژی پێنجشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. هێرشی موشەکی و درۆنی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان. هێرشی بەرفراوانی ئەرتەشی ئەمریکا بۆ سەر پێگەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. لە سێدارەدانی دوو بەندکراوی سیاسی لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. سەپاندنی حکمی 2 ساڵ زیندان بەسەر هاوڵاتیەک لە شاری تاران و بانگەوازی هاوڵاتیەک بۆ پاڵپشتی لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە. هێرشی موشەکی و درۆنی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر هەرێمی کوردستان. بە پێوێنانی کە بەدەستمان گەیشتوون، ڕژێمی کۆماری ئیسلامی لە ڕێگەی چەندین درۆنی ئینتیحاری و موشکی بالیستیکیەوە هێرشی کردوتە سەر چەندین خاڵ لە سنووری شاری هەولێر. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە زۆربەی موشک و درۆنانەی کە ڕژێمی کۆماری ئیسلامی هاویشتوێتی لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانی هێزەکانی هاوپەیمانانەوە تێکشکێنراوە، بەڵام بەهۆی کەوتنە خوارەوەی پارچەی موشەکەکان زیانێکی کەمی مادی بەر پێگەیەکی سەربازی ئەمریکا لە ناوچەکەدا کەوتووە. هێرشی بەرفراوانی ئەرتەشی ئەمریکا بۆ سەر پێگەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. بەپێی دوایین زانیاریەکان، پێگەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە چەندین شار و ناوچەی جیاوازیێران لە ڕێگەی چەندین موشک و هێرشی ئاسمانیەوە بە ئامانج گیراون. فەرماندەی ناوەندی ئەرتەشی ئەمریکا ناسراو بە سنتکام ڕایگەیاند کە ئەم هێرشانە بە فەرمانی سەرۆکۆماری ئەمریکا و بۆ سەر سیستەمی بەرگری کەناراوەکان و بنکەکانی کۆگا و هاوێشتنی موشکی کروز ئەنجام دراون تا توانایی ڕژیم بۆ هێرش بۆ سەر کەشتیە بازرگانیەکان لە گەروی هورمز تێک پشکێندرێت. بەپێی ئەم راپۆرتە، شەپۆلی دووەمی هێرشەکان لە کاتژمێر 3 پاشنیەوەڕۆ بە چڕی دەستی پێکردووە. لە کاتی ئەم هێرشانەدا لە شاری ئەهوا زیاتر لە 15 تەقینەوەی بەهێز لە کیان شەهر، لەشکری 92 زەرەیی و سیستەمی بەرگری هەوایی زەردەشت بیسراون و ئیدارەی ئیتلاعات و مامەڵە ئەمنیەکانی هێزە سەرکوتگەرەکانی ڕژێم کراونەتە ئامانج و هەروەها بەهۆی نزیکبوونەوەی تەقینەوەکان لە نەخۆشخانەی شەهید بەقایی ئەم ناوەندە تەندروستیە بە تەواوی چۆڵکراوە و هێڵ ئینتەرنێتی شاریش تووشی پشڕانی جددی بووەتەوە. هاوکات لە چابەهار لانیکەم 3 تەقینەوەی گەورە ڕوویداوە و وێزگە و بازگەی ئەحمەد ڕێژە بە تەواوی وێران بووە. هەروەها بنکەی هێزی ئاسمانەی لە کەنارەک و بارەگایەکی سپای پازاران لە مەنوجانی پارێزگای کرمان کراون تا ئامانج. لە بەرامبەردا راپۆرتەکان ئاماژە بە هاویشتنی چەندین موشک لە بنکەی موشکی چەمران لە کرماشان و هێنانی فڕۆکە جەنگیەکانی سوپای ڕژیم بۆ ئاسمانی تاران دەکەن. لە سێدارەدانی دوو بەندکراوی سیاسی لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. ڕۆژی ڕابردوو هاوکات لەگەڵ بەرزبوونەوەی ڕێژەی لە سێدارەدانی بەندکراوان لە ئێران، دوو بەندکراوی دیکەی سیاسی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە سێدارە دراون. راپۆرتەکان ئاماژە بەوە دەکەن کە هاوڵاتیەک بەناوی عارف خوشکار و بەندکراوی سیاسی خەڵکی شاری تاران و لەدەست بەسەرکراوانی شۆڕشی ژنجیان ئازادی کە بە تۆمەتی محارەبە هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و کوشتنی ئەندامێکی بەسیجی ڕژیم حکمی سێداری بەسەردا سەپێنرا بوو. ڕۆژی چوارشەممە 24 پشتپەڕی 1405 هەتاوی حکمی سێدارەکەی بەڕێوە چووە. هەروەها بەندکراوێکی سیاسی دیکە بە ناوی محەممەد ئەمینی دهەقانی کە ڕێکەوتی نۆزەی بەفرانبەری 1405 هەتاوی لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی ڕژێمەوە دەست بەسەر و پاشان بە تۆمەتی ئاگردانی مزگەوت و شوێنی گشتیەکان لەلایەن دەستگای قەزای ڕژیم و حکمی سێداری بەسەردا سەپێنرا بوو. ڕۆژی ڕابردوو حکمەکەی جێبەجێکراوە. سەپاندنی حکمی 2 ساڵ زیندان بەسەر هاوڵاتیەک لە شاری تاران. بەپێی هەواڵی گەیشتوو، محەممەد ئاین موعید موحسێنی تەمەن 19 ساڵ و یەکێک لە دەست بەسەرکراوانی ناڕزایەتیە سەراسەریەکانی بەفرانبەری 1404 لەلایەن دادگای پێداچوونەوەی پارێزگای تارانەوە حکمی سزای 2 ساڵ زیندانی بۆ براوەتەوە. بەپێی بڕیارێک کە لەلایەن لقی 22 دادگای پێداچوونەوەی پارێزگای تاران دەرکراوە، موحسێنی بە تۆمەتی کۆبوونەوە و هاوپەیمانی دژ بە ئەمنیەتی وڵات حکمی 2 ساڵ زیندانی بەسەردا سەپێنراوە. ڕەزا ساڵحی پارێزەر و چالاکوانی مافی مرۆڤ سەبارەت بە وردەکاریەکانی ئەم دۆسیە ڕایگەاندووە کە چاپکردنی ژمارەیەک تراکت و بە بەکارهێنانی پرێنتەرێکی یاسایی وەک بەڵگەی تۆمەتی کۆبوونەوە و هاوپەیمانی دژ بە ڕژیم دژی محەممەد ئاین موعید موحسێنی هەژمار کراوە. بانگەوازی هاوڵاتیەک بۆ پاڵپشتی لە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە. یونس ئازادبار زیندانی سیاسی پێشوو خەڵکی گیلان ئەمڕۆ لە بەردەم زیندانی لاکانی ڕەش بانگەوازی بۆ پشتیوانی و پەرەپێدانی هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە کرد.
ناوبراوە ئەمەژەی بەوە کرد کە پێویستە هەڵمەتی سێشەمەکانی نابۆ سێدارە ببێت بە هێمای خەباتی هاوڵاتیان دژ بە فاشیزمی ئیسلامی ڕژیم. ئەو هاوڵاتی هەروەها جەختی لەسەرەوە کردەوە کە ژیانی زیندانیانی مەحکوم بە ئێعدام لە زیندانی لاکانی ڕەشت لە مەترسیدا. دەرکردن لەسەر کار و دواخستنی ئەقدەستی کرێکارانی لەنگەرگەی بەهەشتی چابەهار. بە پێڕاپۆرتەکان کرێکارانی لەنگەرگەی بەهەشتی چابەهار حەقدەستی چەندین مانگیان پێنەدراوە و تەنانەت ژمارەیەک لە کرێکارانی شاغەڵ لەو پرۆژەیەدا لەسەر کار دەرکراون. بە وتەی و کرێکارانە بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان و قەیرانە ئابوووریەکان دابینکردنی پێداویستیەکانی ژیان سەخت بوو و لە ئەگەری بەردەوامبوونی ئەم بارودۆخەدا تەنانەت توانای دابینکردنی پێداویستە سەرەکیەکانی ژیانیان نامێنێت. هەروەها دەرکردنی ژمارەیەک لەو کرێکارانە بووەتە هۆی مەترسی لەسەر داهاتووی پیشەیی کرێکارانی دیکە. هێرشی هێزە سەرکوتگەرەکانی ڕژێم بۆ سەر شۆفێرانی ناڕازی لە تاران. ڕۆژی چوارشەممە 24,405 هەتاوی کۆمەڵێک لە شۆفێرانی شاری تاران بەهۆی خراپی دۆخی مەعیشەت و پیشەییان بە بەڕێوەبردننی کۆبوونەوەیەک لە شەقامی وەلی عەسر ناڕزایەتیان دەربڕی. بە پێی وێنانی کە بەدەستمان گەیشتون هێزەکانی ڕژیم لە ڕێگەی گازی فرمێزڕێژ و لێدان بە باتۆم هەوڵیان داوەکە ناڕازیان بڵاوە پێ بکەن. پاژەم ڕووداوە یەکیەتی گشتی شۆفێرانی ئێران سەرڕای ئیدانەی ئەم کاردانەوەی ڕژیم ڕایگەیاندووە مافی یاسایی خەڵکە و تەنانەت داوای لە هەموو شۆفێرانی وڵات کردووە کە بەشداری لەم هەڵمەتەدا بکەن. کۆبوونەوەی ناڕزایەتی بازاڕیانی تاران. ڕۆژی ڕابردوو بازاڕیان لە چەندین ناوچەی تاران دژ بە سیاسەتە هەڵەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی دوکانەکانیان داخست و کۆبوونەوە. بە پێوێنانی کە بەدەستمان گەیشتون ناڕازیان بە کۆبوونەوە لە بازاڕی چەهارسوو و عەلاءەدینی تاران و هەروەها بە وتنەوەی دروشم دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی و بەرپرسانی ئەماژەیان بەوە کرد کە بەهۆی سیاسەتە هەڵەکانی ڕژێمی کۆماری ئیسلامیەوە نەک تەنیا داهاتیان نییە بەڵکو و توانای کڕینی بەرهەمە نوێیەکانیان نییە و ئەمەش بووەتە هۆی خراپی دۆخی ژیان و ماهیشەتیان. لە درێژەی کۆبوونەوەکەدا ناڕەزیان جەختیان لەسەرەوە کردەوە کە ئەگەر بەرپرسانی ڕژیم هەوڵی چارەسەرکردنی کێشەدەرایەکانی هاوڵاتیان نەدەن پەرە بە ناڕەزایەتیەکانیان دەدەن. ناڕەزایەتی کرێکارانی کۆمپانیای تراوەرز لە شاری کەرەج. بە پێی دوایین زانێرەکان کرێکارانی کۆمپانیای تراوەرسی کەرەج دژ بەوە دیناهاتنی داخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕیوە. ناڕازیان ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی هەقدەستە دواخراوەکانیان لەلایەن بە پرسانی ئەو شیرکەتەوە لە دۆخێکی زۆر خراپیابووریدا دەژین و خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئەمنیەتی شوێنی کار، وەرگرتنی هێزی کاری نوێ، کەمکردنەوەی سەعاتی کار، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، پێدانی مافە بیمەیەکانیان و هەروەها کۆتایاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی بوون. ڕاگررتنی تاقیکردنەوە کۆتاییەکان لە 4 پارێزگای باشووری ئێران. وەزارەتی ئاموزش و پەروەرشی کۆماری ئیسلامی ڕۆژی چوارشەممە ڕایگەیاند کە بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی پێکدادانە سەربازیەکان لە باشووری وڵات تاقیکردنەوە کۆتاییەکانی خوێندکاران لە 4 پارێزگای هۆرمزگان بۆ شەهر، خۆزستان و سیستان و بەلوچستان هەڵوەشێنراوەتەوە. لە ڕاگەیاندراوێکی ستادی باڵای تاقیکردنەوەکانی وەزارەتەکەدا هاتووە کە تاقیکردنەوە کۆتاییەکانی هەموو لقەکانی خوێندن بۆ پۆلی 12 کە بڕیار بوو لە ڕۆژانی 25 و 27 پوشپەڕ بەڕێوە بچن هەڵوەشێنراوەتەوە و بۆ کاتێکی دواتر دواخراون. پێشتر ڕژێمی کۆماری ئیسلامی لەم 4 پارێزگایەدا بەهۆی گەرمای زۆر و پێویستی پاشەکەوتکردنی وزە هەموو ئیدارەکانی داخستە بوو، بەڵام بڕیار وابوو تاقیکردنەوەکانی خوێندکاران بەڕێوە بچێت. هەڕەشەی سپای پازاران لەسەر کەشتیوانی و بازرگانی جیهان. سپای پازاران لە بەیاننامێکی توندا هۆشداریدا کە ئەگەر ڕێگری لە هەناردەکردنی نەوت و گازی ئێران بکرێت ئەمنیەتی کەشتیوانی و بازرگانی دەریایی لە ناوچەکەدا دەکەوێتە مەترسیەوە. لە بەیاننامەکەدا ئاماژە بۆ کراوە کە ئەگەر ئەمریکا ڕێڕەوی دەریایی هێندا بخات واشنتۆن و هاوپەیمانەکانی دەبێت چاوەڕوانی داخستنی ڕێڕەوی ئاوی و بازرگانیە سەرەکیەکانی دیکەی گواستنەوەی نەوت و گاز لە ناوچەکەدا بن. سپای پازاران ئەم هەنگاوەی بە هەڕەشەیەک بۆ ئازادی کەشتیوانی و بازرگانی دەریایی ناوچەکە ناوبردبوو و جەختی لەسەرەوە کردوێتەوە کە دەتوانێت کاریگەریەکی گەورەی لەسەر گواستنەوەی جیهانی هەبێت. زەوتکرانی ئۆردوگای پەنابەرانی فەڵەستینی لەلایەن ئەرتەشەی لوبنانەوە.
لە ڕۆژانی ڕابردوودا ئەرتەشی لوبنان بە مەبەستی چاودێری لەسەر هاتوچۆکانی ئوردوگای ئەلبەداوی دەستی بەسەر ئەو ئوردوگایە داگرت. بەپێی دوایین زانیاریەکان دەوڵەتی لوبنان کە چەککردنی گروپەکانی پەیوەندیدار بە ڕێکخراوی ڕزگاری بەخشی فەڵەستین کە لە ساڵی 1404 دەستی پێکردەبوو لە ڕۆژانی ڕابردوودا بە تەواوی ئەو گروپانەی کە پەیوەندیان لەگەڵ میلیشەکانی کۆماری ئیسلامی هەیە چەک کرد. شایانی باسا کە بەپێی دوایین بڕیاری دەوڵەتی لوبنان هەموو گروپە چەکدارە نایاساییەکان وەکو حیزبوڵای لوبنان پێویستە چەک بکرێن و هێزەکانیان تێکەڵی دامەزراوە فەرمیەکانی وڵات ببن. سەفەری سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەمریکا و جەخت لەسەر چەککردنی میلیشیەکانی ڕژیم دوایین هەواڵ. بەپێی دوایین زانیاریەکان هاوکات لەگەڵ سەفەری سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەمریکا، وەزیری شەڕی وڵاتە داوای چەکداماڵینی هەموو میلیشیەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی کرد. پیت هێکست وەزیری شەڕی ئەمریکا ئەمەژەی بۆ کرد کە پێویستە بە بڕیاری دەوڵەتی عێراق هەموو گروپە چەکدارەکانی سەر بە ڕژێمی کۆماری ئیسلامی چەک بکرێن و حاکمێتی نێوخۆی عێراق بە تەواوی لە دەستی دەوڵەتدا ببێت. ناوبراو جەختی لەسەرەوە کردوێتەوە کە پێگاتن سەبارەت بە دۆسیەی ئەمنی و ئابوووریەکان لەگەڵ دەوڵەتێکی سەربەخۆ و بەهێز لە عێراقدا بەرژەوەندی هەردوو لا دەپارێزێت. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست گەشتیاڵەکانم پێشکەشکردن کات و سەردەگی باش وەکم لایەن.